هەموو ئەم ماددە هۆشبەرانەی کە لە پشتی منەوە دەیبینن تەنها لە ساڵی 2025 لەلایەن دەستگای ئاسایشی هەرێمەوە دەستی بەسەرداگیراوە کە بڕەکەی تووشی شۆکت دەکات. ئێستا من بە وردی باسی بڕەکەی و هەروها جۆرەکانی تام بۆ دەکەم کە ئەمڕۆ لەلایەن دەستگای ئاسایشی هەرێمەوە تەلەف دەکرێن و لە ناو دەبرێن. ئەو ماددانەی کە لەلایەن دەستگای ئاسایشی هەرێم بەشی ماددە هۆشبەرەکان دەستیان بەسەر داگیراوە ئەمانە: کریستاڵ 410 کیلۆ و 408 گرام، تریاک 35 کیلۆ و 987 گرام، حەشیش 29 کیلۆ و 62 گرام، ڕۆکی حەشیش 3 کیلۆ و 488 گرام، ماریوانە 30 کیلۆ و 340 گرام، هێرۆین 1 کیلۆ و 14 گرام، کەپتاگۆن 108 کیلۆ و 690 گرام کە دەکاتە 1,602,457 دەنگەحەب، تۆی شادانە 32 کیلۆ و 300 گرام، ناس 85 گرام، تۆی خەشخاش 25 گرام، تراماو 50,143 دەنگەحەب، حەبی هۆشبەری جۆرا و جۆر 314,790 دەنگەحەب، ماددەی میشادۆن 401 حەب، ماددەی شل 4 دەبە و 2 قوتو ئەسید، جگەرەی حەشیش 61 جگەرە، جیوە 104 گرام و 680 میلیگرام، دەرزی ئیمنۆخۆرۆ 107 دەرزی. ئەمانە ئەو ماددانە بوو لەگەڵ بڕەکانی کە لەلایەن دەستگای ئاسایشی هەرێم لە ساڵی 2025 دەستی بەسەرداگیرا بوو و ئەمڕۆ لە ئۆپراسیۆنێکدا دەستگای ئاسایشی هەرێم سەرجەمیانی لەناو برد.